دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان لە شەشەمین دیداری سلێمانی لەگەڵتان بەردەوامین هەر لە درێژەی پانێڵ گفتوگۆکاندا لەم بەشەدا گفتوگۆ دەکەین لەگەڵ دوو بەڕێزی دیکە بەڵام جیاواز لە گفتوگۆکانی دیکە گفتوگۆ دەکەین لەبارەی وەبەرهێنان بەتایبەت لە هەرێمی کوردستان و لە عێراقدا چۆن بواری وەبەرهێنان پێش بخەین و هەروەها چۆن بتوانین وەبەرهێنی دەرەکی بێنە هەرێمی کوردستان و هەروەها گفتوگۆ دەکەین لەبارەی یاسای وەبەرهێنان و هەروەها ئەو گرفتانی کە بۆ وەبەرهێنەرانی دەرەکی دێتە پێش لە هەرێمی کوردستاندا لەگەڵ هەرێکە لە بەڕێزان شوان ئیبراهیم چەها خاوەنی کۆمپانیای ڕەبیع و هەروەها بەڕێز گرانت فلگناوەر وەبەرهێنەر گفتوگۆ دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئەم دەرفەتە. کاکشۆن دێمە لای بەڕێزت بەڕێستان وەکو خاوەنی شەریکەی ڕەبیع دەمەوێت پێم بڵێ لە ئێستادا لەم دۆخەی ئێستادا بەتایبەت لە هەرێمی کوردستان و عێراق کاری بازرگانی کاری وەبەرهێنان چۆن دەبێنن لە ئێستادا؟ کاری وەبەرهێنان زۆر باشە بەڵام تەشجیع نییە بۆی خەڵک ناتوانێت بێتە ئێرە، ینی ئەو مستەسمرە گەورانەکەی دێن ئەیانەوێ بێن بۆ عێراق بۆ استثمارکەن، بەڵام تەشجیع نییە بۆ ئەو شتە کە ئەگەنە ئێرە زۆر حواجز هەیە کە نایڵێ نایانهێڵێ استثمارکەن بەو طریقە سەهلە. ئەو ڕێگریانە چی؟ ینی دەرسی ئەو ڕێگریانی کە دێتن مەسەلەن ئێمە حتا ئێستا بانقی وەکو عالممان نییە، بانقەکانمان هەمووی زۆر وەزانی پارە بە گونیە نایەت، پارە بە طریقەی بە ڕێگەی بانقەوە دێن. بانقەکانمان هەمووی بانقی زۆر زایفە و تەشجیع نەکراوە. حکوومەتی کوردی و حکوومەتی عێراقی چاوی لێی نییە. باش بەوە مستەسمرە گەر بێ پارە بنێرە، ئەگەر بێ معامل بکاتەوە، گەر بێ استثمار بکە، ئەوە یەکەم شتەکە ئەیبینێت، ئەوەمان نییە. باش بەڕێز گرانت، بەڕێز دۆکو وەبەرهێنەرێک لە ڕووی وەبەرهێنانەوە عێراق و هەرێمی کوردستان چۆن دەبینیت؟ مدەیەکی زۆر زۆرە کاری وەبەرهێنان دەکەین لە عێراقدا لە 2010ەوە پێمان وایە کە کاتێک دەڕوانینە ئاسی وەبەرهێنان گەشەسەندن دەسەنێت و لەگەڵ ئەوەژا لە ئاسێکی بەرزدایە کەتی وەبەرهێنان. من لێرەدا دەمەوێت لەگەڵ ئەو تیمەی کە لەگەڵ مایە دەمێت ئەو کۆمپانیایی کە هاتوونەتە ئێرە دەمانوێت زۆر کاری باش بکەین، چونکە عێراق خاوەنی سەرمایەکی زۆر زۆرە و داهاتێکی زۆر زۆری تایە. دەمانێت سوود وەربگرین لە هەموو دەستێکی کار هەلێکی کار، چونکە ئەو بازاڕگەریە کە لێرە باسم لەو کرد کە نزیکەی چەند ساڵێکە ئێوە لێرە کار دەکەن لە عێراق و هەرێمی کوردستان و بەرهێنان دەکەن. لە ماوەی ئەو چەند ساڵەدا و بە بەراورد بە ئێستا گۆڕانکاریەکان چییە لە بواری وەبەرهێناندا؟ ئێمە کەتی ئابووری و گەشتسەندەبارەیە لە هەردوو سێکتەرەکەدا، ئێمە بەتەنها لە کوردستان و عێراقدا نین و لەگەڵەوەش ئێمە وەکو یەک وڵات دەیبین و کەتی ئابووریەکەمان یاخود ئەو کار و بازرگانیەمان دەگەین لە هەموو ناوچەکانە. دەبینم لە دوای ساڵێک ئەو شتانی کە ڕوویدا لە ڕیفراندۆمدا گەشتسەندنێکی ئابووری هەیە و شتەکان ئاسایی بووەتەوە و ئێمە هەموو باش. In Iraq? Yeah, in Iraq. Positive or negative? I think the role of the state is getting bigger. و هەرێمەکەش و عێراقیش گەورەتر دەبێت، یاخود ئەو ئاسانیانەی کە لە بەردەمیدا هەیە دەبێت حکوومەت هەوڵی باشتر بدات تاوەکو وەبەرهێنەرەکانیش بتوانن کە ئازادانە بن بەبێ ئەوەی کە مەرجیان لێ وەربژیرێ یاخود زەمانەتیان لێ وەربژیرێ. کاکشوان لە ماوەی ڕابردوودا هەندێک جار لە ماوەی ساڵانی ڕابردوو دەمانبینی کە وەبەرهێنەر دەرەکی یاخود وەبەرهێنەری ناوخۆیشمان هەبوو کاریان دەکرد، پرۆژەیان هەبوو، بەڵام دوایەوە دەمانبینی کە کارەکەی خۆیان جێدێشت، پرۆژەکەیان جێدێشت و دەرەوەی دەچوونە دەرەوەی کوردستان. ئەم گرفتانە ڕووی دەدا، یعنی هۆکاری ئەم گرفتانە چیانی؟ لە کاتێکدا ئێمە وەبەرهێنەرێک کارێکی پێدەدرێ پرۆژەیەک جێبەجێ بکە، بەڵام دواتە پرۆژەکە جێدەهێڵێ و دەڕوا. ڕاستە پارە ترسنۆکە، پارە ئەچێتە ئەو شوێنەی کەی ترسی کەمترتیایە کە طبعاً ڕبح لە کوردستان و لە عێراق زۆر بێ دێن. بەڵام کەی بینن مەشاکل هەیە، کەی بین حکوومەتەکە گەورە ئەبێ، کەی بین حکوومەت نییە، کەی بینن
قوانین تطبیق ناکرێ کەی زۆر قسە هەیە کە مەسەن مستەسمەرێکی ئەژنەبی هات معاملێکی کردەوە لە عێراق و معاملەکەی بەجێهێشت و ڕۆیشت ئەو قسانەکەی کەی دەرەچێت کە قانون نییە کە حیمایەت نییە بۆ مستەسمەر حکوومەت ئیشی چییە؟ ئیشی ئەوەیە کە تەسهیل بۆ مستەسمەر بکە و حیمای مستەسمەر بکە حکوومەت ئەوە نییە تعقید لە مستەسمەر بدا و پارەی لێ بدزێ و پارەی لێ بدە بۆچی ئەمە نەکراوە ئێوە وەکو ئەوە بەرهێنەران خاوەن پرۆژە خاوەن شەریکات هەوڵی ئەوتان نەدا و یاسایە کە بەیاخود بەخوا بە یاساش نییە عقلیەت هەر بە یاسا نییە توانی هەزار یاسا دانێ ئەگەر عقلێتەکە لەوێ نەبێ لە زۆر بەڕای من لە عێراقا هەر کوردستان نالێم ئەو کەسانەی کە ئێمە ئیشانە ئەکەن ئیشی خۆیان نییە سیاسی ئیشی بزنس نییە بزنسمان ئیشی سیاست نییە باشە بەڵام لەگەڵ ئەوشدا پێدوانە هەندێک لەوە بەرهێنەرانی شەبێ کارەکانی خۆیان بەباشی جێبەجێ ناکەن یاخود لەلایەن حکوومەتیشۆ هاوکاری بکرێن هەندێکیانەی خۆیان بەباشی کارەکەیان بەڕێوە نابن بۆ نمونە هەندێک پرۆژە هەیە کاکشۆن دەبینین تۆ هەیە پرۆژە لە بدایەتەوە غەڵەت بوو یعنی کەی دەستی پێکرد پرۆژەکە غەڵەت بوو بۆ غەڵەت بوو بۆیە طبعاً قوانینی باشت نییە ئۆڤەرسایت یعنی بیبینی ئەمە چۆنەکە ئەوە باشت نییە زۆر پرۆژە هەیە لە عێراقکە هەر لەسەر وەرەقە دەست پێکراوە پارەکەی دراوە و کەس نازانێت پرۆژەکە کۆ بۆیە متابعە نەکرا باش بەڕێزگران بەڕێستان وەکووە بەرهێنەرێک لە ناوچەکەدا تا چەند گرنگە وە بەرهێنەرانی دەرەکی هەبن لە هەرێمی کوردستان و عێراقدا و بهێنرێنە ناو وڵاتەکەەوە بۆ ئەوەی ئابووری وڵاتەکەش بەرەو پێش بچێ ئەم پەیوەندیە تا چەند گرنگە بەڵێ هەمووی ئێمە بەرشێوازێک دەڕوانینە عێراق کە عێراقێکی بەهێزە بۆ لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێدا دەتوانێت لەوانەیە کێشەیەک لێرە دروست بکە بەڵام لەگەڵ ئێشدا دەبینین ڕەوشی ئاسایش لێرە باشتر بووەتەوە و لەگەڵ ئەوەشدا هەموو لایەک دەیەوێت کە عێراق بەرەو پێش باش بڕوا و لەگەڵ ئەوشدا تورکیا دەیەوێت لە کەرتی ئاوا کار بکات و لەگەڵ ئەوشدا ئێرانیش دەوێت لە کەرتی ترا گەشتن و ئابووری بکات ڕاستە لەوانەیە لە 4-5 ساڵێکی ڕابردوودا نەئارامیەکی زۆر هەبوو بێگومان لە ئێستادا ئارامی هەیە ئاسایشێ بەتایبەت لە دوای لە ناوچوونی داعش و نەمانی داعش لە عێراقدا بە تەواوەتی کەوای ئێستا خاڵی ئەساسی ئەوەی خاڵی گرنگەوەی کە چۆن بتوانین لە ڕووی ئابووریەوە بەتایبەتی عێراق بنیاد بندرێتەوە ئەمە چۆن دەکرێت؟ استراتیژیەکی گوجاو ئەوەیە کە دەبێت هەنگاوی باشتر بدرێت لە ئێستادا پرۆژە زۆر هەیە ئایا دەتانەوێت یاخودنا یاخود چۆن ئەو پرۆژانە وەربگیرێت دەبێت کرانەوەیکی زۆر باشتر بکرێت لە وڵاتەکەدا تاوەکو وەبەرهێنەرەکان بێنە ئەم ناوچەیەدا دانوستان بکەن لەگەڵ حکوومەت و لایەنەکاندا حکوومەت لە ئێستادا هەندێک لە کەرتەکانی قۆڕەخ کردووە بۆ نمونە کەرتی کارەبا کەرتی وزە ئەمانە داگیر کراوە نایانەوێت گەشت سەندنی تێدا بکرێت لەگەڵەوەشە هەلەکان کەمتر کراوە باشەکەەوە ئێوەکو بۆ بەرهێنەران دەتانەوێت چیتان بۆ بکرێ و ئاسانکاریانێت چێکە دەبێت بۆ وە بەرهێنەرانی دەرەکی بکرێت کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە یاخود ناو عێراقیشە و ناوچەکە بەگشتی کە دەیانەوێت پرۆژەیەکیانە بێت دەیانەوە و بەرهێنانێک بکەن من داوایان لێ دەکەم کە گۆڕانکاری زۆر بکرێن لە بەغداددا لە هەموو تەواوی بازاڕگەریەکاندا و لەگەڵ ئەوەشدا ئامانجی سەرەکی کردن لە گۆڕانکارەکان تاوەکو درگای زیاتر بکەنەوە بۆ بەرهێنەرەکان چونکە عێراق گۆڕانکاری تێدا کراوە بەڵام ئەوەی کە دەکرێت دەبێت هەنگاوی باشتر بدرێت دەبێت درگاکانیان بۆ ئاسان بکرێت ڕۆتینات نەبێنرێت تاوەکو جیاوازیە بێ بۆ نمونە لە چین و لەگەڵەوە پاکستان و تورکیا و لە زۆرێک لە وڵاتەکانی تر گۆڕانکاری کردووە لە کەرتی ئابووریدا بەڵام لە عێراقدا نەکراوە بەڵام دەبێت بکرێت لە عێراقدا گۆڕانکاری کاکشان لە ئێستادا ئێوە چۆن
بواری وەبەرهێنان دەبینن ئایا ئەوەی کە باسمان کرد و ئاسانکاریە دێتە ئارەوە پێتان وایە یاخود گەشتبینن بەرامبەر بە بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و عێراقدا؟ سەیری پێشەوەکەین سەیری پشتەوە ناکەین باوەڕەکەم زۆر دەرسمان وەرگرت لەم با بڵێن 15 ساڵەی دوای 2003 ئەگەر ئەو دەرسانە ئێستا بە تاوەتی تەطبیق بکەین باوەڕەکەم کوردستان و عێراق هەردووکی پارەیەکی زۆری حازرە بێت بۆ استثمار بۆ وەبەرهێنان باڵێم ئەگەر ئەو لەو دەرسانەوە فێر نەبین عینی غەڵەت هەر استمراری پێ بکەینەوە هیچ نابێت. باشە بۆ ئەم دۆخی ئێستا بۆ موقعی ئێستای هەرێمی کوردستان و عێراق بە تایبەت و باسمان کرد لە دوای لە ناوچوونی داعشیش چ شتێک زۆر گرنگە بۆ بەرزکردنەوەی ئابووری عێراق بەگشتی یاخود چ پرۆژەیەک چۆ بەرهێنانێک زۆر گرنگە بۆی بتوانین ئێمە ئابووریەکە دووبارە باش بکەینەوە بۆ پارە بێت یەکەم شتگەرە بانکەکانت باش بن ئەگەر کەم احتیمام بدەین بە بانکەکان ئەگەر تەنزیمیان کەین باشتر ئەوە یەکەم شتە کە قاعیدەکە هەبێ حتا استثمارەکە بێتە ژوورەوە مستەسمری ئەجنەبی وەکو جەماعەت خۆ نایەن بۆ وڵاتە جانتایەکیان پێ پارەیتیایە نه ئەمە هەموو بە طریقەی بانکی سیستەمەوە دێ بە طریقەی قەرزەوە دێ بە طریقەی قەرزی عالەمیەوە دێ ئەو شتانە گەرە تەنزیم کرێ لە عێراق وەکو بیسێک هەبێ اینجا وەکو نابحسی کرد ستۆک مارکتی عێراقی زۆر باشە ینی قاوینەکانی باشە بەڵام گەر احتیمامی پێ بدرێ حکوومەت گەر احتیمامی پێ بدات قوانین گەرە تەشریع کرێ بۆی قوانینێکی زۆر باش نووسراوە بۆی تەشریع نەکراوە بۆی مهم نییە و نەبەس مهم نییە باوەڕ ناکەم سەتا یەکی پارلەمەنتەرەکان تێبگەن ئەو قوانینە چۆن نووسراوە یان قەزی چییە فما ئەومە ئەگەر مختصین بێت بۆیان شەرحکە ئەمە چییە و بۆ باشە ئەوەمان نەکردو ئێمە و کەس سوان ناکە ئەو دەبێتە چارەسەر ئەو چارەسەرێک دەبێت گەرە بیکەین کێیکە نازانم ترکەیەکە باش بەڕێز گراند لە کۆتاییدا دەمەوێت پێم بڵێیت لە ڕۆی ئابووریەوە لە ئێستادا وەکو بەرهێنەرێک عێراق هەرێمی کوردستان چۆن دەبینیت و هەمان پرسیاکە لە بەڕشوانم کرد گەشتبینن بە داهاتووی عێراق و ناوچەکە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی بەرزکردنەوەی ئابووریەوە ئێمە بڕوامان وایە کە گۆڕانکاری دەکرێت و ئاوتەخوازیشی بکرێت بۆ کاتێک دەڕوانینە عێراق لە هەموو سێکتەرە جیاوازەکان لە ڕووی ئەمنێت و ئاساییشەوە لە ڕووی ئابووریەوە لەگەڵەوەشە کۆمەڵگاکەدا ئەمانە بە ئاڕاستێکی گونجاودا دەبێت بڕوان کاتێک مێژوش پێمان دەڵێ ئەگەر هەموو ئەم پێکاتانە بێک ئاڕاستەدا بڕۆن ئەوە کەتی بازارگەری بەرەو پێشتر دەڕوات و گۆڕانکاری گونجاو دەڕوات بەڵێن زۆر سپاس بەڕێز گراند فلگەنە هاوار و بەرهێنەر وەڕوا بەڕێز شوانی برایم سا خاوەنی کۆمپانیا ڕەبیع سپاس بۆ ئامادەبوونتان.